بەخێڵاتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کەناڵی دیمەن بەخێر بێن سەر و سەرچاومان بۆ معلوماتی ئەو مزگەوتی گەورەی چوارقورنا ئەو مزگەوتی گەورەی چوارقورنا ئەهمیێتێکی زۆری هەیە لە ساڵی شەستەکانەوە تقریبا 16 ئەو مزگەوتە بنیان درراوە ئەو کاتەی کە مزگەوتەکە پێشدا گڵ بوو دوای وردە فراوان بوو و ئێستا ئەو مزگەوتی گەورە خزمەتێکی زۆری بۆ خەڵکی چوارقورنا کردووە نەک بە هەر خەڵکی چوارقورنا بەڵکو بە دەوروبەری و بە مسافر و لە هەولێر و لە سلێمانی و لە منطقەی جنوب و وەسەط و ئەو شتانەش دێن مەسافرن کە لێرە لا دەدەن و جەماعەتێ دەکەن هەروە ئەمێتێکێکی هەیە کە لە ناوەڕاستی شارەکەیە وهروەها ئەو حتا تەڕەفرۆش ئەو میوەفرۆشانەش کە لەو دەور و پشتەنە زۆر لێ سودمەندن لەبەرەوەی ئاو شتەکەی الحەمدوللا وەشکر ئاو شتێکی زۆر باشی هەیە منفعەتێکی زۆری بۆ خەڵکی چوارقورنا هەیە پێشتر جەنابی مامۆستا مەلا محەممەد الحەمدوللا ساژ لە حیات داماوە کە ئەلێرە ئیمام و خەتیبی ئەو مزگەوتەی بووە لە باوش و لە مام و شتیوایڕا بۆ ئیمامەوە لێرە بوو ئێستا بێتاقەت بووە لە ماڵەیە ئێستا لە زال جەماعەت و جمعە و بەردەوامە مامۆستاکی بەڕێز لێرە بەناوی مامۆستا عیرفانەوە لێرە ئیمام و خەتیبە ئەو مزگەوتەی بەڕێوە داوەڕوە جەنابی کاک ئەرسەلانیش کە ئەو مزگەوتەکە هەر بەخێرخوازی نەک بڵێن تاعین بوو بێ یان شتێک بێ لەسەری ئەویش مزگەوتەکەی بە خزمەت دەکات و خزمەتێکی بەرچاوی هەیە بەڕاستی خوا جزای بەخێری داتەوە ئەو کە برایی ئێستا کە بانگیشی داویش موەزینە ئەویش بە هەر بە خێریە وەڵای ئەویش هەتا ئێستا منتەسیبێکیان بۆ دانەمەزراندوو بەعقڵ بێنازیشە بەڵام مزگەوتێکی گەورەی چوارقورنەیە یەکەم مزگەوت بووە لەو شارۆچکەی کە لە ساڵی 58 پێی دەگوترێت بەحراوی کە بەحرەکە گیرا ئەوسەدەی دوکانێ ئەو خەڵکە کە ڕووی لێرە کردووە ئەو مزگەوتە بنیادنراوە لە ساڵی 1966 ئێستاش لە هەزار ئەو خزمەتی بەردەوامە هەروەها داوا دەکەم لە هاو نیشتیمانیانیش کەوا بیپارێزن و وەکو سمبولێکی کە سمبولی شارۆچکەی چوارقورنەیە و مزگەوتێکی گەورەی و دەستخۆشی لە هەموو لە ئاشی دەکەم و دووبارە بەخێرانی ئێوەش دەکەم و زۆر بەخێر بێن و سەر و سەرچاومان